سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ پێداچوونەوە باسێک دەکەم لەبارەی کتێبێک کە دوو بەرگری دەرچووە. ئەویش کتێبی لەبارەی خوددا بۆتان دەدوێم، بەرگی یەکەم و بەرگی دووە. طبعاً من خۆم بە تایبەتی کتێبە دینیەکان زۆر ناخوێنمەوە، هەندێک جار دەیان خوێنمەوە، بە تایبەت ئەوانەی کە نووسەرەکەیان زۆر بەدڵە. بۆ نمونە کتێبەکانی ئەحمەد شگێریم زۆر بەدڵە، لەبەر ئەوەی نووسەرەکە خۆی زۆر پێی سەرسامم، و ئەدهم شەقاوی و هەندێک نووسەری تریش هەن کە کتێبەکانیان زۆر سەنجڕاکێشن، بە تایبەت کە زۆر جار لە شێوازی چیرۆک و ڕۆمان دەینووسن، ئەمانە زۆر سەنجڕاکێشن و پەیامی گرنگیان تێدایە. بەڵام بەگشتی کتێبە ئاینەکان زۆر ناخوێنمەوە، لەبەر ئەوەی کتێبە ئاینەکان پێم وایە زیاتر هەندێکیان بابەتی دیاریکراون بە مەلایان و زیاتر بابەتی فیقین، هەندێکیان پێم وایە بەجەخت دەکەنە سەر بابەتێکی دیاریکرا و لایەنێک دەگرنە بەر و باس لە لایەنەکانی تر ناکەن، بۆیە ئەمەیان زۆر دادوەرانی تێدا نییە، بۆیش کتێبەکان بەلای منەوە زۆر سەنجڕاکێش نین. بەڵام کتێبی لەبارەی خوددا بۆتان دەدوێم چەند هۆکارێک هەبوو کە وای کرد من ئەو کتێبە بخوێنمەوە. یەکەمینیان ئەوەندەی من ئاگاداری بم بەم دوایانە ئەم کتێبە پرفرۆشی کوردستانە. لە کوردستاندا لە گشت کتێبخانەکان ئەم کتێبە فرۆشێکی زۆری هەیە و خوێنەرێکی زۆری هەیە. هۆکاریش تریش ئەوە بوو کە لێچێک لە گروپەکانی فەیسبوک پرسیار کرا بوو ئاخۆ ئەم کتێب بۆ دەخوێنێتەوە. منیش بەر لەوەی کتێبەکە بخوێنمەوە ڕای خۆم لەسەری دەربڕی و نەک تەنها ئەو کتێبە بەڵکو بەگشتی گوتم کتێبەکانی کوردستان بۆچی خوێنەریان لە کوردستان ئاوا زۆرە و لە دەرەوە خوێنەرێکی وایە نییە، بە تایبەت وەرجێدراوەکان. دیار بوو لە کۆمنتەکان یەکێک ڕخنەی ئەوەی لێگرتم کە بەر لەوەی کتێبەکە بخوێنمەوە ڕای خۆم لەسەر دەربڕیوە. هەرچەندە من کە کۆمنتەکەم کرد هەندێک پۆستم لەبارەی کتێبەکەەوە دیتبوو، واتا هەندێک لە ناوەڕۆکەکەیم دیتبوو، هەروەها هەوڵیشمدا کۆمنتەکەم گشتگیر بێت، باسم لە گشت کتێبەکان کرد، بەڵام بەخۆم گوت دەبێت کتێبەکە بخوێنمەوە، ئەو کات بڕیار لەسەر بدەم، بۆیە کتێبەکەم کڕی و خوێنمەوە. لە ماوەی 2 ڕۆژ کتێبەکەم هەردوو بەرگەکەی تەواو کرد. ئێستاش هەوڵ دەدەم کە باس لە چەند خاڵێک بکەم کەوا دەکەن ئەم کتێبە لە کوردستان ئاوا ناسراو بێت و خوێنەرێکی ئاوای هەبێت. ئەم خاڵانە ڕای خۆ من هەندێکیان خاڵی لاوازن، هەندێکیان خاڵی بەهێزن، یاخود بڵێم خاڵی گشتی لەبارەی کتێبەکە کە تایبەتمەندی ئەو کتێبن. هیوادارم لە کۆتاییدا بۆتان ڕوون بێتەوە کە ئەو کتێبە ئاخۆ بۆ ئێوە پێویستە بیخوێنەوە یاخود نا. طبعا کتێبەکە سەرەتا و بەر لە هەموو شتێک کتێبێکی هاندەرە، کتێبێکە زیاتر کار لە هەست و سۆزەکان دەکات، نەک بیر و فکر و هزر. تکایە بەهەڵێن تێمەگەن کە دەڵێم ئەم کتێبە کار لە بیر و هزر ناکات، ئەمەیان هیچ کێشەیەکی نییە، لەبەر ئەوەی بەشێکی زۆری کتێبەکان کتێبی عاتفین، کتێبێکن کە کار لە هەست و سۆز دەکەن. ئەمەش شتێکی ئاساییە لەبارەی کتێبەوە. ئەسڵەن کتێبی وا زۆر هەن و کتێبی ناسراویشن و کتێبی زۆر باش و پێویستن کە مرۆڤ بیان خوێنێتەوە. ئەم هەست و سۆزە شوات لێ دەکات کە کەسێکی گەشتبین بیت، کەمتر بەلای ڕەشبینەوە بچی و زیاتر هیواد بۆ دەگەڕێنێتەوە. ئەمەش ئاودانێکی ڕۆحی زۆر پێویستە کە پێویستە ئێوەش بیخوێنەوە. خاڵیشتر ئەوەیە کە کتێبەکە سادە و ساکارە، ئەمەش بەهۆی ئەوەی کە هەم ناوەڕۆکەکەی سادەیە، ناوەڕۆکێکە کە هەموو کەس لێ تێدەگات، هەموو کەسێک پێما بێ سوودی لێ دەبینێت، لە هەمان کاتیشدا شێوازی دەربڕین و شێوازی نووسینەکە و شێوازی ڕەوانبێژەکەی زۆر جوانە و کوردیەکی پەتی کە هەموو کەس دەتوانێت لێ تێبگات و سەیری دەربچێت. پێم وایە ئەم کتێبە بە شێوازە نووسراوە. خاڵیشتر کە بەلای من تۆزێک لە خاڵی لاواز دەسێت، ئەویش دووبارەکردنەوەی هەندێک لە بابەتەکان بوو زیاد لە پێویست. بەڕای خۆم هەندێک لە بابەتەکان درێژکرابوونەوە، هەندێک لە کۆپلەکان زیادە بوون، واتە ئەو بابەتێک کە لەو کۆپلەی باز دەکرا پێشتریش لە چەندان کۆپلەی تر باس لێوە کرابوو، بۆیە پێم وابێت دەکرا کتێبەکە بە هەردوو بەرگەکەی یەک بەش لێ دەربچێت، لەبەر ئەوەی بەشێک لە کۆپلەکانی ناوی زیادە بوون و بابەتەکانی دووبارە بوون. ئەوەی زۆر لەبارەی ئەم کتێبە بەدڵمە ئەوەیە کە ئاینی ئاسان کردووە. تەمان هۆکارێک سەرشی کە خوێنەرێکی زۆری هەیە ئەم کتێبە پێشتریش لە گروپەکان و لە پەیجەکانی فەیسبوک بینیومە کە خەڵکێکی زۆر وا دەڵێن. هۆکارەکەی ئەوەیە کە کتێبەکە کتێبێکی سادەیە، لە هەمان کاتدا کتێبێکی هیوابەخشە. یعنی ئەم کتێبە جیاواز لە زۆرێک لە کتێبە ئاینەکانی تر باس لە سزا و تاوان ئەو جۆران ناکات، بەڵکو باس لە هیوا دەکات، باس لە پشتبەستن بەخوا دەکات، باس لە خۆشەویستی خوا بە مرۆڤەکان دەکات، باس لەوە دەکات کە خوا چەندە لەگەڵ مرۆڤەکاندا، ینی هەموو شتەکانی ناوی هیوابەخشن. بەمەش ئاسانکاری زیاتری بۆ ئاین کرد. یعنی ئەمە زۆر جار دەبینی کە کتێبە ئاینەکان بۆیە خەڵکانیش زۆر کەیفیان پێ نایەت و نایخوێندنەوە، لەبەر ئەوەی زۆر باس لە تاوانەکان دەکەن، زۆر باس لە سزاکان دەکەن. یعنی وا لێ دەکات کە تۆ بێ هیوابیت و هیچ هیوایەکت بە خۆت نەمێنێت کە لەوانەیە لە قیامەتدا ئەنجامێکی باش بەدەستبێنیت. بەڵام لەم کتێبە زیاتر هیوا بە خەڵک دەدات، زیاتر وات لێ دەکات کە ئارام بیتەوە، زیاتر وا لێ دەکات کە پشت بە خۆت بەستی، زیاتر وا لێ دەکات کە نزا بکەیت و ینی هیوابەخشە لەبارەی ئاینەوە. ئەمەش شتێکی زۆر زۆر پێویستە، بە تایبەت وەکو گوتم بۆ ئاودانێکی ڕۆحی مرۆڤ زۆر زۆر پێویستە
هەرەمەشەوا دەکات کە ئەم کتێبە کەمتر بەلایەنی ئاینیدا بچێت بەڵکو زیاتر بەلایەنێکی ڕۆحیدا بچێت. لە کاتی خوێندنەوەی ئەم کتێبە بۆ بەدەر دەکەوێت کە ئەم کتێبە بۆ کەسێک نهاتووە کە لە ڕووی ئاینیەوە زۆر پێشکەوتوو بێت یاخود زۆر کەسێکی بەدین بێت، بەڵکو بۆ کەسێک هاتووە کە چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی دەرونیەوە کەسێکی جێگیر نەبێت، لە ڕووی ئاینیەوە کەسێکی زۆر تەخوادار و زۆر بەدین نەبێت، یانش لەوانەیە ئەو کەسە کێشەیەکی دەرونی هەبێت یان کێشەیەکی هەبێت کە ڕۆژانە ڕووبەڕووی دەبێتەوە، کێشەیەکی کۆمەڵایەتیان هەر بابەتێکە. ئەم کتێبە یارمەتیدەرێکی زۆر دەبێت کە بەناو ئەم کێشانەدا بڕوات، چ لە ڕووی دینیەوە چ لە ڕووی ئەو هاندەرانێک کە باز دەکرێن لە ڕووی دینیەوە لەو کتێبە. پێم وایە کە کەسێک ئەگەر تەنانەت موسڵمانیش نەبێت هاوڕایە لەگەڵ ئەو بابەتانێک کە لەوێ باز دەکات، بەتایبەت پەیوەندی بەندە لەگەڵ خودا کە پێم وایە پەیوەندێکی زۆر جوان باز دەکات لەناو کتێبەکە و هیوایەکی زۆریش بەوان دەدات کە گرفتێکی ڕۆژانەیان هەیە، چ گرفتێکی دەرونی بێت چ گرفتێکی ئاینی بێت. تەواو پێشتریش باسم کرد کە بەشێک لەو کۆپلانە دووبارە بوون و پێم وایە مەبەستەکەیان دووبارە بوو. لە هەمان کاتدا زۆرێکی ئەو کۆپلانەش ئاەت بوون و تەنها وەرجێدران و تەفسیرێک بۆ ئاەتەکان کرابوو، یعنی ئەمەیان دەتوانم بڵێم هەندێک لە خاڵەکان وەکو ئەوە بوو کە تەفسیرێکی قورئان بخوێنیتەوە. ڕاستە ئەو ئاەتانێک کە وەرجێدرانیان بۆ کرابوو یاخود ئەو بەشە ئاەتانێک کە وەرجێدرانیان بۆ کرابوو بەشی زۆر گرنگ بوون و زۆر پێویست بوون کە لەوانەیە مرۆڤ لە کاتی خوێندنەوەی تەواوی قورئان بۆ بەدەر نەکەوێت لە ڕێی ئەم کۆپلانەوە پەیامەکەی زۆر بە جوانتر پێدەگات. بەڵام پێم وایە هەندێک لە شوێنەکان زیاد لە پێویست بوون و هەندێک لەو کۆپلانە پێویست نەبوو دابنرێن، یاخود وەگوتم پێشتر لە کۆپلەی تایبەت و کۆپلەی جیاواز باسییان لەوە کرابوو کە تەنانەت ئاەتیشان تێدا نەبوو، بەڵام لەم شوێنان ئاەتەکان هێنرا بوونەوە زیاتر وەکو بەڵگەیەک وابوون. من پێم وایە ئەمەیان تا ئاستێک زیادە بوو. خاڵێکی جیاواز کە لەبارەی کتێبی دووەمەوەتە بەرگی دووەمەوە هەستم پێکرد ئەوەیە کە هەستم کرد بەرگی دووەم زیاتر بابەتە ئاکاری و ڕەوشتەکانی تێدایە، نەوەکو زیاتر پەیوەندی بەندە لەگەڵ خودا، بەڵکو هەندێک بابەت باز دەکات کە زیاتر مەبەستی پەروەردەیان هەیە، زیاتر پەروەردەی تاکە نەک پەیوەندی ئاینی مرۆڤ لەگەڵ خودا. طبعاً یەک دوو خاڵتریش هەن کە وایان کردو ئەم کتێبە وا بناسرێت و وا بڵاوبێتەوە لە کوردستاندا. یەکێک لە هۆکارەکان دەستگاکانی چاپکردنە. طبعاً زۆربەی دەستگاکانی چاپکردن ڕەواز بە کتێبەکانی خۆیان دەدەن. ئەو کتێبەش ئەو دەستگایانەی کە چاپیان کردووە یاخود ئەو دەستگایە چاپی کردووە هەوڵێکی زۆری داوە کە ڕەوازی پێبدات و بیناسێنێت. هۆکارێکیش کورتی ناو کتێبەکەی یاخود کورتی کۆپلەکانی کتێبەکەی کە لە ڕێی چەند وشەیەکەوە پەیامەکەی زۆر بە جوانی دەگات. ئەمەشوا دەکات کە لە ماوەیەکی کەم و لە ساتێکی کەمدا پەیامەکە بە خوێنەر بگات و سوودی لێبینێت. ئەمەش خاڵێکم بیر دەخاتەوە کە تەنانەت خودی وەرجێڕەکەش باسی لێوە کردووە و ئێوەش پێویستە ڕەچاوی بکەن ئەگەر خوێنتانەوە ئەم کتێبە. ئەم کتێبە من خۆم بە یەک جار بە یەک ڕۆژ خوێنمەوە، بەڵام وەکو سوودێکی ڕۆحی کە سوودێکی ڕۆحی گەورەی لێبینی پێم وایە باشتر وایە ئەو کتێبە کەمکەمە بخوێنرێتەوە، واتە بەتایبەت لەو حاڵتانێک کە پێویستە بۆ هەست بە خەمێک دەکەی کێشەیەک هەیە لەو حاڵتانە بیخوێنی و پێم وایە سوودی زیاتری بۆ دەبێت. منش کتێبەکەم خوێندەوە زیاتر بۆ ئەوم بوو لە کتێب گەم و بزانم کتێبێکی چۆنە، ئەگەرنە ئەو کتێبە وەکو گەنجینەیەک لە کتێبخانەکەم دەمێنێتەوە پێم وایە هی ئەوەیە کە لەو حاڵتانی هەست بە خەمباری دەکەی هەست بە کێشەیەک دەکەی ئەو کتێب بهێنێ دەر و چەند لاپەڕێکی لێ بخوێنیەوە پێم وایە یارمەتیدەرێکی زۆر دەبن. لەوانەیە بەشێکی زۆرتان حەز نەکەن ئەو کتێبە بخوێنەوە لەبەر ئەوەی کە باگراوندێکی ئاینی هەیە. بۆش پێشنیاری چەند کتێبێشتر دەکەم کە هەندێکیان ڕیڤیم لە کەناڵەکەی خۆم داناوە، هەندێکیان لە داهاتوو دایاندەنێن. یەک لەو کتێبانە کتێبی تۆهەیت لە نووسینی ڕێژنە هاوڕێ کە کتێبەکە بەم زوانە ڕیڤیوەکەی بڵاو دەکەمەوە. کتێبێکە هاوشێوەی ئەم کتێبەیە، بەڵام کتێبی تۆهەیت باس لە پەیوەندێکی ڕۆحی ناکات لەگەڵ خودا لە نێوان بەندە خودا، بەڵکو باس لە پەیوەندێکی ڕۆحی خودی کەسەکە خۆی دەکات، باس لە دەرونی ئەو کەسە دەکات و کتێبێکی زۆر هاندەرەوە دەکات کە مرۆڤ تووشی کێشە و گرفتێک دەبێتەوە بەهۆی ئەو کتێبەوە پێدا تێپەڕ بێت و ئاسانکاری زۆری بۆ دەکات و ئاودانەوەیەکی ڕۆحیە بە هەمان شێوەی ئەم کتێبە. بەڵام ئەم کتێبە باگراوندێکی ئاینی نییە، واتە زیاتر باس لە بابەتە ئاینیەکان ناکات، بەڵکو زیاتر باس لە بابەتە دەرونی و سایکۆلۆژیەکان دەکات. ئەگەر حەز دەکەن کتێبی ئاوا بە ئینگلیزی بخوێنەوە چەندان کتێب هەن کە پێشتر هەندێکیان ڕیڤیوم لێ کردن، هەندێکیان لە ئینستاگرام باسم لیانەوە کردووە و هەندێکیان لە داهاتووە ڕیڤیوەکەیان بڵاو دەکەمەوە. لەوان دوو کتێبەکەی دلڤان زیرەک هەر یەکە لە 5am Thoughts، هەروەها A Jar of Memories، کتێبەکانی سامی جەرجیس هەر یەکە لە کتێبەکانی From Sunflower Soul، هەروەها The Ache You Carried، کتێبی Letters from the Silent Girl کە لە نووسینی هەورین وەسفیە، هەروەها بەم دوایانەش کتێبی The Execution of Feelings لە نووسینی سۆما محەممەد. ئەمانە بەشێکن لەو کتێبانێک کە هاوشێوەی کتێبی لەبارەی خوددا بۆتان دەدوێم، کتێبی پەروەردەیین، کتێبی دەرونین، واتە دەکەن کە هیواد بۆ گەڕێتەوە کتێبێکن کە زیاتر بەرەو ئەرێنیبوون دەبن
لە نەرینی بوون دەتگەڕێنەوە لە هەمان کاتدا شێوازی ناوەڕۆک و داڕشنەکەشیان هاوشەوەی ئەمە کۆپلە یاخود شیعرە چ کوردیەکە چ ئینگلیزیەکان هەمویان بەو شێوازە نووسراون و پێم وابێت چێژی دەدەبین و سوودیان لێ دەبینن. ئێستا ئەگەر لە کۆتاییدا هەڵسەنگاندنێک بدەم بەم کتێبە و پێشنیاری بکەم کە چێ بیخوێنێتەوە چێ نەیخوێنێتەوە من خۆم 4 لە 5 بەم کتێبە دەدەم. بەڵام تۆ ئەگەر کەسێک نیت کە هەست و سۆزەکان زۆر کار تێ بکەن یاخود زۆر ئەو بابەتە هەستی و سۆزیانە یاخود ئەو بابەتە ئیمۆشناڵانە یاخود ئەو بابەتە مۆتیڤێشن و هاندەرانە کار تێ بکەن پێم وانێ ئەم کتێبە کتێبێکی باش بێت بۆ تۆ پێم وانێ کتێبێکی کاریگەر بێت بۆ تۆ. بەڵام ئەگەر کەسێک کە بابەتە هەست و سۆزیەکان کار تێ دەکەن و زیاتر بە مۆتیڤێشن و هاندەرەکان کاریگەر دەبیت پێم وایە کتێبێکە زۆر پێویستە هەت بێت. لەگەڵ ئەوەشدا ئەوانەی تریش کە بەو بابەتانە کاریگەر نابن پێم وایە سوودی لێ دەبین و ئەگەر لە کتێبخانەکەیاندا هەیان بێت جار و بارە چاوێک بەو کۆت و بەو دێرانی ناویدا بخشێنەوە پێم وایە لە ڕووی دەرونیەوە زۆر ئاسوودەیان دەکات و یارمەتێکی زۆریان دەدات. من وسام ئەحمەدم ئەمە پێداچوونەوەی من بوو بۆ کتێبی لەبارەی خودا بۆتان دەدوێم. سوپاس.